ڕێزدار زەردەشت سەرسام میوانی مێمە لەسەر بێ پرسیاری سایکلینەوە ئاوێزیدەتر ڕابواستن کاک زەردەشت بخێراتن سپاس بۆ ئامادەبوونەوە کەواتە بوو سوودبینینی زیاتر لە ئاو ڕیسایکلینەکەی لە ماستەر پلانەکەی هەولێر نوێدا چون حسابی ئەوە کراوە چون هەژمار کراوە چی دەکرێتن بۆی؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتا زۆر سپاس بۆ کەناڵی 24 لە بۆ ئەو بابەتە هەستیارەی کە پێویستە شاری هەولێر ژێرخانێکی توکمەی هەبی لە بواری ئاوەڕۆ بە تایبەتی لە دووبارە بەکارهێنانەوەی ئاوەڕۆی شاری هەولێر کە بە هەدەر دەڕواتن و ژینگەش پیس دەکات لە ماستەرپلانی نوێدا کە شار بەرەو باکووری ڕۆژئاوا دروستە بێ و نوێ دروست دەکرێت بەڵێ ئەوەی کە ئێستا ئێمە هەیتمان وحدەیەکی یاخود بنگەکەی چارەسەرکردنی ئەوەی لە قەرزی جاپۆن دروست دەکرێت کە لە خوار هەولێرە بەڵام ئەوەی کە دادێ کە لە فراوانبوونی شاری هەولێر سێ چوار شوێنی تر دیاری کراوە بۆ ئەوەی بتوانین ئەو ئاوەڕۆی کە دێتن داخلی تۆڕەکانی ئاوەڕۆ دەبی بەخپاچی داوەبی و هەروەها پاڵاوتنی بۆ دەکرێت لە بۆ یەکەی چارەسەرکردنەکانی کە چوار شوێن دیاری کراوە بەر لەوەی ئەو ئاوە بەکار بێتەوە یاخود داخلی ڕووبار بێتەوە پاڵاوتنی بۆ دەکرێتن کەی دەست پێ دەکرێن ئەو چوار شوێنە کارکردن تێدا ئەوەی کە لەگەڵ ماستەر پلانە ئەوە لەگەڵ فراوانبوونی شارە دوای ئەوەی شار بۆ داهاتووە بەڵام ئەوەی کە ئێستا لە بەرنامەی ئێمەدایە کە ئەو پرۆژەی وحدەی چارەسەرکردنی ئاوەڕۆی شاری هەولێرە کە لەسەر قەرزی ڕێکخراوی ژاپۆنی جایکا کە ئەنجام دەدرێتن کە بەرنامەکەی لە 2015ەوە بەردەوامە بەڵام لەبەر هۆی شەری داعش و کۆرۆنەوانە تۆزێ تاخیر بوو و هەندێک ڕێنمایی تایبەت هەیە بە جایکا تێدا کە دەڵێ 170 مەوادەکان لە یابان بێ و شەریکەی جێبەجێکاریش یابان بێ و ئێستاش ئەو لە تەندەرین وا تقریبن دەتوانین بڵین دوای 2 مانجی در دەتوانین ئیعلام بکەین کە ئایا کەوتوتە کامە کۆمپانیا چونکە 6 کۆمپانیا مابوونەوە لە یابانیەکان دوانیان ئێستا لە ژێر تحلیلکردنی تەندەرەکانیانن کە یەکیشیان ئەوانە کۆمپانیای تۆیۆتا یابانیا ئەویتیش هیچی شۆی یابانیا لە جێبەجێکردنی پرۆژەیەکی وادا چ گۆڕانکاری دروست دەبن لە هەولێر لە پرسی دووبارە بەکارهێنانەوەی ئاودا 100% گۆڕانکاریەکی جوان بەخۆ دەبینی لە کەش و پاکڕاگرتنی هەوا و خاک و ئاوەکەی چونکە ئێمە ئەو ئاوەڕۆی کە دەڕوا ئەو خاکە پیسەکە لە پاشماوەیەکی ناشرین بەجێدێلی و بەڵکو زراعەتێکی زۆر خراپ بەجێدێلی ئەوە لە خاکەکەی لە هەواکەشی بۆن و مێش و مەگەزیش پەیدا دەبێ و هەروەها ئەو ئاوە کە ئاوەڕۆیە دووبارە تێکەل بە ڕووباری زەی گەورە دەبێ دووبارە زەی گەورەشمان لێ پیسەکاتەوە بۆیە هەر پرۆژەیەکی چارەسەرکردنی ئاوەڕۆ دەبێتە پاکڕاگرتنی هەوا و خاک و ڕووبارەکە باشە ئەو پرۆژەیە گەر لە ناوان دەست پێ بکرێت لە شار دەست پێکرێت باسی ماسەرپلانی داهاتوو ناکەم کە 4 نقطەی دیکە هەیە بۆ باکووری ڕوش ئاوای شاری هەولێر کە لە فراوان بووندەیە ئەوەی کە نێزیکە لەم 2 مانگەی داهاتوودا ڕاگەیاندن بۆ کۆمپانیەکان بکرێتن ئەمە تەواوی ئاوی شارەکە هەرچی ئاو لێ دەردەچێتن لە خود دەگرێت بەڵێ ئێستا من حەزەکەم فکرەیەک بۆ هاوڵاتیانی خۆشەویست چونکە دەمێکە چاوەڕوانی ئەو پرۆژە استراتیزیەنە کە بۆ شاری هەولێر ئێستا دیزاینی هەموو پرۆژەکە تەواو بووە وەکو سەرپەرشتیارانی ئیستیشاری کۆمپانیەکانی یابانینە هەموو ئامادەکاریە کراوە بۆ ئەوەی بخرێتە بواری تەندەرین خراوە بواری تەندەرین لە بواری تەواوی شارەکە دەگرێتەوە بەڵام بە مەراحل بە حکمی ئەوەی خەرجێکی زۆری دەوێت ئێستا ئێمە دەتوانین بڵین ئەو پرۆژەیە دابشتی 8 لۆت بووە یەکەم لۆت ئێستا دەست پێ دەکاتن کە بە مقداری 52,500 متر مکعب لە ڕۆژێکدا پاڵاوتنی بۆ بکرێتن دوای ئەو کۆمپانیا کە تەواوی بە خۆشبەختیەوە زۆر سپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی شەروە پرۆژەیەکی تر بە سەرپەرشتی ڕاستەوخۆ جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزار ئێستا ئامادەکاری دەرخستە دەکرێتن کە بتوانین لۆتی دووەمیش کە 210,000 متر مکعب لە خۆ دەگری بۆ پاکردنەوەی کە ئێستا بە ڕاستەوخۆ بە سەرپەرشتی وەزیرە و بە ئەمری جەنابی سەرۆکی حکوومەتە کە بۆ پاکڕاگرتن و ژێرخانێکی توکمە بۆ شاری هەولێر بکرێتن کە هەموو دەرەچەکانی شاری هەولێر کە لە نزیک قەتەویەوە تا معسکەری کۆری بڵین لەسەر شەقامی 127 دەرەچەمان هەیە هەر 7 دەرەچەی ئاوەڕۆکە تێک دەخاتەوە دەستەوە ئەو پاڵاوگەی یاخود ئەو وێزگەیە کە چارەسەرکردنی تەواوی ئاوەڕۆی شاری هەولێر دەکاتن و ژێرخاکی دەکاو و ئەو بۆن و پیسایە بە چاو خەڵک ناوی
ئەو کات ئەو ئاوا بچی بەکاردەهێنرێتەوە؟ بەڵێ بەرنامەی ئاو بەکارهێنانەوەکەی دووسێ بابەت لە خۆ دەگرێتەوە. ئەو بەرنمەیە تا ئێستا پرۆژەکە دەرخستی بۆ ئامادە نەکراوە، بەڵام کە بەکارهێنانەوەکەی دەتوانێت لە 7 خاڵەوە خۆی بگری. یەک لەوانە دەتوانی بۆ سەوزە و میوەی بەکاربینیەوە کە خۆراکی ڕۆژانەی هاوڵاتیانە. دووەمیان بۆ باخچە و پارکەکانە کە گەشت و گوزاری لێ دەکرێتن. دەتوانی خەتێک بێتەوە ناو شار بۆ ئەوەی بتوانین معاملەکان مەسانعەکان ئیسیفادەی لێ بکە، و دەتوانین خەتێکی تریشی لێ وەربگرێت تەنانەت بۆ ماڵەکان بۆ توالێتەکان کە ئێمە ئەو سیفۆنانە کە بەکاردێ کەمیەکی 1000 بەرچاو ئەوە دەتوانێت خەتێکی لاین تایبەت بۆ ماڵەکان بچی بۆ پاکتەشکردنەوەی ئەو بابەتە، و هەروەها بۆ مەسانعە گەورەکان کە بۆ ساردکردنەوەی تەبریدکردنەوەی یاخود ئەو معاملانەی کە ئاوێکی زۆر بەکاردێنی یاخود بۆ جێگرەوەی ئەو ئەوانەی کە بە فیڕۆ دەچی لە کۆمپانیەکانی بۆ خواردنەوە ئەگەر ڕێژەکەی بگاتە ئەو دەرەجەی پێویست بەڵێ دەتوانین، بەڵام ئەوڕۆکە لەلایەن هاوڵاتی ئێمە وەکو دانیشتوانی کوردستان ئاسان نییە بڵین ئەو ئاوا پاکراوەتەوە بەکاری بینەوە. ئەجینا لە زۆربەی وڵاتانی وەکو ئۆڕۆپی یاخود ئاسیویەکان لە کاتی ئێستادا بە نزیکەی 11 شار بەکاری دەینون و دەیخۆنەوە. باشە، کاتێک کە ئاوا دەخوێنەوە و سەلامەتن و باشن و ڕێگەی تایبەتی خۆی هەیە، بچی بەکار نەهێنرێتن لە کاتێکدا خۆپێویستمە بە ئاوی خواردنەوەی زیاتریش هەیە؟ بەخۆی ئەو پاڵاوتنە یاخود وێزگانە ئەگەر بتەوێ ئاوەکە بۆ خواردنەوە بی دەرەجاتی فەرق دەکات. تەنانەت بۆ دیاری نەکراوە ئێستا بەپێ دیاری کراون دیاری نەکراوە دەرەجاتی چەند دەبێتن ئەوە لە کاتی جێبەجێکردندا دەتوانین، چونکە ڕێژەی موادی بەکار هاتوو تێیدا وەکو موادی بایۆلۆژی و کیمیاوی کە بۆ معالەجەکردنی بەکتریا و ڤایرۆس و بابەتانە ڕێژە دەرەجەیەکی دەدرێتێ، ئەگەر بۆ ئاودانی حەدایقەکان بێ ڕێژەیەکی دەدرێتێ، ئەگەر بۆ مەسانع بێ ڕێژەیەکی تری دەدرێتێ. باشە، ئێستا ئەگەر بە کورتیژی کەرەمەخوا ژ پرۆژەین هەی چەند ئاوا هەی یاکو تێبکار ئاین دووبارە ریسایکلین دەکەن؟ ئێستا بەکارهێنانی تەنها یەک پرۆژەمان هەیە وەکو تێز لە شاری هەولێر، ئەویش بە هەماهەنگی ڕێکخراوی یونیسف کە توانرایە لە ناو پارکی سامی عەبدوڕەحمان لە ئاوەڕۆی دەرەچەی کەندی هەولێر ئاو وەربگرێتن و ڕۆژانە توانای هەیە 800 مکعب ئاو دووبارە ڕیسایکل کاتەوە بۆ باخچە و پارکەکان کە ئەوەش دەتوانین بڵین دەتوانین 2 تا 3 بیر لە ناو پارکی سامی عەبدوڕەحمان بێتە کوژانەوە. ئەوە یەک لەو پرۆژانەیە. ئەو پرۆژەی کە باسیشمان کرد ئیجایکەی لە دوای ئەو دوو مانگەی پاش تەحلیلەکە ئەوەش دێتە بواری جێبەجێکردن، ئەوەی کە بە سوپاسەوە لۆ ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئەو پرۆژەی سێەم کە دێ ئەوە بە تەواوی لە شاری هەولێر چارەسەرە، و هەروەها ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی هەولێر بۆ شارە وەبەرهێنەرەکە ئەوانی کە ئیسtisمارن بە نزیکەی 120 شار بەشێکیان تەواو بووینە کار دەکەن وێستگەکانی چارەسەری ئاویان، بەشێکی لە دروستکردندایە، بەشێکی تا ئێستا دەستیان پێ نەکردە بە هەماهەنگی لەگە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان ئاگادارکردنەوە. شتنگەکانی ئۆتۆمبیلی شەبوونەکو لە ڕام بەڵێ ئەوەش یەک لەوانەیە کە ئاوەکە بێتەوە شاری هەولێر دەتوانانی شتنگەکانیش ئیسیفادەی لێ بکەن لە بۆ ئەو بابەتە. زۆر سپاس کاک زەردەشت سەرسام ڕێبەبەری ئاوەڕۆیین هەولێر و هەمان دەمێدەکو ئەندامێ ماستەر پلانە باژاڕیژی ماندوونە بن. مادونە زۆر سپاس.